تیمێکی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی کەرکووک لە بەشی ژنان سەردانی قەزای داقووقیان کرد بە مەبەستی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان. لە قەزای داقووق زیاتر لە 1000 کەس ناویان گەڕاوەتەوە بۆ موچەی چاودێری کۆمەڵایەتی. عەزیمە شکور لەگەڵ بیستنی گەڕانەوەی ناوەکەی خۆی گەیاندۆتە قایمقامێتی قەزاکە. زیاتر لە هەمووان دڵخۆشە بە سوودمەند بوونی. زۆر باشە، زۆر مەمنونم. چونکە ساڵی پار لە گوندی عەرەبکۆیی بە هۆکارێکی نادیار ماڵەکەی دەسووتێت و هیچی بۆ دەرناچێت. لە ڕێگەی یەکێک لە لیژنە تایبەتەکانەوە دەیەوێت مامەڵەکەی تەواو بکات و لە داهاتوودا موچە وەربگرێت. 2 مانگە 3 مانگە لە ئەنتەرنێتە چێوە کردمان باوە کردمانێ ئەوەی سەر ئیمشەو ناوم هاتەوە وتیان بێ بۆ ئیرانە. وەڵاوتی مەعاشت بۆکەن لێن ڕاتەبت بۆکەن مارمی سووتیای سەشمەنیە بێن سەیشیکەن کەش وەڵا کاکە نازام لە ئاوای سووتیانی مەڕواتم بۆ ئاردەکەم بووم هین حەسەکەم سەرەکەم هاوسێکەمان تەلەفۆنی کەوتی ماڵەکەت سووتیا ئاگری لێبەربی. کۆی گشتی ناوی گەڕاوە بۆ موچەی چاودێری کۆمەڵایەتی لە کەرکووک نزیکەی 19,000 خێزانە و دابەش بوونە لە سەنتەری شارەکە و قەزا و ناحیەکان کە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا بە شێوازی ئەلکترۆنی ناویان تۆمار کردبوو. دوم هەفتەمان دەستمان کرد بە داقووقش تقریبەن 1000 شتێک تەقدیمی کردەوە ناوەکانیان هاتوۆ بەلامان. ئەمە دوای ئەوە کە مەسحی بۆ کرێت کە بەحشمایدە PMT بۆ پڕکاتەوە ئیتر تەقیقە کرێ و چ خۆ دەزای معاملەش تەقیقە کرێ و ئەوانەی کەوا نەقسی هەیە و کە تەکمیلا کرێ داخل حاسبەیە کرێ و نێرە بۆ بەغا اینجا بۆ وزاری تەختیتی تر ئەولانە بریارەدەن بۆ شمولیان. سهل على المواطنين. ئەم کارە بۆ ئاسانکردنی پرۆسەکەیە لەبەری ئەوەی هاوڵاتیان بچنە فەرمانگەکە ئەمان بە باشیانزانیوە کەوا لیژنەکانیان خۆیان سەردانی هاوڵاتیان بکەن بۆ ئەوەی قەڵەباڵغی دروست نەبێت. ئێمە هەموو ئاسانکاریەکیان بۆ ئەەکەین بۆ ئەوەی سەرجەم مامەڵەکان پێکەوە تەواو بکرێن. لە سنووری پارێزگای کەرکووک 52,784 خێزان سوودمەند بوونە لە بیمەی کۆمەڵایەتی. 154,000 دیکەش مامەڵەیان بۆ هەمان مەبەست پێشکەش کردووە و ئەو ناوانەی گەڕاونەتەوە لە مانگی ڕابردووەوە دەستکراوە بە ڕایکردنی مامەڵەکانیان. ئەمەش لە ڕێگەی چەند لیژنێکی تایبەتمەندەوە کە بە شێوازی مەیدانی سەردانی ناوچە جیاجیاکان دەکەن. یوسف مراد، کەناڵی کەرکووک، قەزای داقووق.